هاوکاریەکی زۆر یانەکەین بۆ ئەوەی کە بتوانین ینی ئەو قەرەبووی ئەو چەند ساڵە بکرێتەوە کە زیانێکی زۆر بەر ئەم شارە کەوتۆ بەر وەبەرهێنەران کەوتۆ وەبەر ئەو کەسانە کەوتۆ کە ویستیانە بزنسێک دابنێن لەم شارە کۆمپانیایەک دابنێن یان معمەلێ بکەنەوە و ئەبێ ئێمە لە هەموو ڕوویەکەوە پشتیوانیان بکەین. تەنیا مەسەلەی نیشتەجێبوون چارەسەری کێشەکانی ئەم شارە ناکە و ئەبێ مەسنع دابنێت چی پێڵێن کە گەنج بتوانێت لێرە ئیش بکە، خەڵک بتوانێت ئیشی دەستکەوێت، خەڵک بتوانێت بژی. دروستکردنی ئەو هەموو خانووەی بۆ نیشتەجێبوونە و ئەم باڵەخانانەی کە بە شارەکە بەرزەبنەوە ڕاستە لە ڕووی نەفسیەوە لەوانەیە هەندێک دڵیان خۆش بێ کە ئەم بینانە بەرزەبنەوە، بەڵام ئایا کێ ئەچێتە ناوی؟ کێ ئەتوانێت ئیمکانیەتی ئەوەی هەیە بڕوا گەنجێک یان کەسێک کە تازە ژنی هێناوە یا خێزان پێکەوە هێنێ ئایا ئەتوانێت بڕواتە ئەم هەموو بینایەنەوە؟ پاشان ناکرێ شارێکی جوانی وەکو سلێمانی وای لێبێ مەدخەلەکەی هەر هەمووی بکرێ بە جەمەلۆن و مەخزەن، گۆیژە و شارە جوانەکانی شوێنە جوانەکانیشی هەمووی ببێ بە باڵەخانە بچێ بە ئەسمانە. وەڵا باوکە ئێرە هینە کاتی ئەوە نییە باسی جوڵی بازرگانیان نەکی پەری پێدراوە ئێوە پاڵپشتەکانتان بۆ جوڵەیە چۆنەکە ئێستا وەکو شارێکی گرنگ سەیرەکرێت لە هەموو عێراق. بێگومان پشتیوانیەکی زۆریانەکەین و لە هەر ئەزانم گیر و گرفتێکی زۆر ڕوبەڕوویانە بێتەوە. هەر ئێستا چەند دقەیەک پێش ئێستا ئەو بەڕێزانەی کە ئوتێلەکانە بەم بەڕێوە کێشەی ئەوەیان هەبوو کە لەوانەیە 50 ئوتێل لەم شارەیە داخرێت لەبەرەوەی هاوکاری ناکرێن لە ڕووی قستی کارەباوە، لە ڕووی هیچ شتێکەوە. بۆیە ئەبێ بە شێوازێک تەعامل لەگەڵ ئەو خەڵقانە بکرێت کە بتوانێت خۆشی بژێنێ، خەڵقەکەش بژێنێ و خەڵقی شارەکەش بەڕاستی پشتگیریان بن. کێشەکان وەکو وتم ئەوەندە زۆرە بازی جار سەر سوورەمێنێ کە بەڕاستی ئەبێ دەستخۆشی لە هەر هەموو ئەو کەسانە بکرێت کە توانی و یانە ئاوا بەس لەسەر پێی خۆیان بەردەوام بن بەو قوربەسەریە، بەو بێ دەرامەتیە، بەو هاوکاری نەکردنە، بەو ئابلوقە خستنە سەر سلێمانیا. ئەمانە هەموو کێشن بۆ ئەوانەوە من بەش بە حاڵی خۆم هەموو جۆرە پشتیوانیەکیانەکەم.